گۆرانی بێژێکی ئازیز لە بەرنامەی کوردە کۆستیک زۆریش عاشقە. كم كسي عاشقنا لهندێک شوێنیش حەزت پێە تۆ هاوار بکەی گوێ لە دەنگی چیایی و هاوارکردن تەکەوە لی پەشیمان بی ژیان هەمووی هەمەدم پێ خۆشترە لە دەنگی خۆم دەنگی ئەوم پێ خۆشترە حەز ناکە ئەی لەبەر چی؟ دەنگی ئەوم پێ خۆشە بە تەنیا بێتە گوێ کی دەزانی دلبەرم کێ هەردەم نادەم دەم بۆ ڕاگرن ڕان دەگرن چای بینن پرۆگرامی کورد ئەکۆستیک یەکشەممە کاتژمێر 9 شەو